سێ شرتمێ لە وەرگردنی شاگرد. یەکەم چش نۆش بکات، نۆژ نەکاوەرینە. دووەم ئەبێ صاحب ئەخلاقێکی جوان بێ. سێم چش موعدی هەزار لە هەزار. کاکسۆران پێم بڵێ چەند ساڵە لە ڕێم پیشەوە نانی حەڵال پێدا دەکەیت؟ 22 ساڵە الحەمدلله شکر بەخوای گەورە نانی حەڵال پێیاکەم. گومانشی تێنێ حەڵالێکەم، یعنی بەڕاستی ئێمە ڕەنجە بێت ئیلاکێت. بەڵێ باشە کاتێک کە بەم شێوە نانی حەڵال پێیاکەیت حەز بە چی یەکەیت؟ وەڵاهی یەکەم چیش تەندروستم زۆر خۆشە، ڕزقی حەڵال شیفایە بۆ مسلمان. دووەم معنەویاتم ڕۆژ بە ڕۆژ بەروبەر زیێڕە. سێم ڕۆژ بە ڕۆژ ئیشەکەم زیاتر خۆشەوێ. چوارەم ئیستا باشترین هاوڕێی من ئەو قازانانە. باسیەوەت کە گورت دەگەر شاگردەکانم نوێژ نەکەن لای من شوێنیان نابێت. وەڵی من سێ شرتمێ لە وەرگردنی شاگرد. یەکەم چش نۆش بکات، نۆژ نەکاوەری ناگرێت. دووەم ئەبێ صاحب ئەخلاقێکی جوان بێ، ساحق دەستپاکی جوان بێت. الحەمدلله هەمووشیان وان. سێم چش موعدی هەزار لە هەزار، یعنی کەوتم سەعاتدا ئەبێت 10 دەقەکەم بێەوە. باشە بەدەستێنانی نانی حەڵال لەم ڕۆژەیە زەحمەتە یاخود ئاسانە؟ زۆر ئاسانە. چۆن؟ بەدەستی خۆتە. ئیمڕۆ نانی حەڵال بەرەکەتی تێیە، نانی حەرام فترەیە پارێ باشە دەستەکەی و دوای سقوتەکە و کۆتایی پێێت. ئاوایە حەڵال حەڵال نەبووایە من 22 ساڵە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پەشەنادایشەکەم. ئەخوا بە زیادبێ لە تەباغیەوە ئێستا مەکتەب خێمە کورسیمێ، ئێستاوە مەشروعەترەکەمەوە ڕۆژ بە ڕۆژ. ئەلەمە دەلیلێکە ئەنجامی نانی حەڵالە؟ ئەنجامی نانی حەڵاڵە 100% نانی حەڵال بەرەکەتەکەی لای خواوەیە. حتى يعني پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دایمەن تاکیدی لەسەرەوە کردووە کە مسلمانان زۆر ئاگاداری نانی حەڵاڵ بن. باشە ماندووە بیت گەرماتە بێت زۆر ئینشەڵا بە ڕۆژی جەنابەت دڵنیان؟ الحەمدوللله. باشە بۆ مانگی ڕەمەزانە وەکو باسی ماندووە بی بە ڕۆژوویت میلاکە بی گەرماتە بێ حەست چۆنە کە نانی حەڵاڵ پێیاکەیت؟ بۆ خوایە من لە پێناو خوای گەورە بە ڕۆژ حسەکەم دوو عیبادەتەکەم. چۆن؟ عیبادەتێکی ئەوەیە کە نۆژ و ڕۆژوەگرم. عیبادەتی دووەمەوەیە کە خزمەتی خەڵکی خۆمەکەم کوردستان، شارەکەم کەرکووک، کوردستان بەعام لەبێ من گروپێک شمێ لە سلێمانی هەمووی خزمەتەکەم بە حەڵاڵی. یعنی ئەمە بەڕاستی البەرەکەت فی الحەلال، بەرەکەت لە حەڵاڵ هەیە. یعنی حسەکەم من ساڵ بە ساڵ بەرەو باشترە ڕۆم، بەرەو زۆرترە ڕۆم، بەرەو باشترە ڕۆم، پرۆژەکانم گەورەترە بێتەوە. باشە حەز بە چیەکەی کاتێک کە نانی حەڵال شتانێکی هەیە کاتێک کە دەبێتەوە بۆ ماڵماڵەکەت پێکەوە لەگە ماڵماڵەکە دێخێت؟ ئەنەس وەرە وەرە ئەو ئەنەسی کورتە؟ ئەمە ئەنەس کوڕما یارمەتی دەرێکمە بێ و قوربانی من. تەمەنی درێژ بێ. ئەمە ئەم کوڕم ساڵح بێ. بەچی ساڵح هەبێ؟ بەنانی حەڵال. وەرێرە بۆ سەوەر ئەنەس. ئەنەس کوڕم ئەگا نانی حەڵاڵی بدەمێ ساڵح دەرەچێت. شکر بۆ خۆی گەورە نۆژەکانی خەڵک مەکتەبی هەمووی ڕازیم لێ، ئەمەش نەتیجەی نانی حەڵاڵە. ئێستاوە لەگەڵ دیشەکە بۆی کە فێری پێ چۆن نانی حەڵاڵ وەڵاهی لەوێ گولێرێکە کا بەعەزا حەزی لە یاریە زۆر، بەس من حەز ناکەم طفوڵەی لە ئیستۆ بکەمە ناو ئیشەوە. مەکتەبی هەیە حەز شەکەم یاری بکا لەگە مناڵەکانە و زۆرش یارمەتی. من چەند جارێ هاتوومەتە لە کاکسۆران بینیمە لەگەڵتە. ینی ئەمە دەرخەیەوەیە کە فێرەکەیەوە چۆن نانی حەڵاڵی تۆ پێکاتەکە. بجا پێنم لە ڕێگاڵیە فڕن ئەنەزیتە باوکی چۆن عێراقە بێ. حەزت لە سارێکە؟ دۆچ حەزی بە سارەی دۆجە. باشە ئینشەڵا باوکت بە حەڵاڵی بۆ دەکڕێت. ئینشەڵا. کاکسۆران پێم بڵێ هیچ کاتێک هەبووە کە دەرفەتی ئیشێکت پێ بدەن ئیشێکت بۆ بێنە پێشەوە بەلووە لە کاکسۆرانەوە ئیشە بکات چەنابەت گومانیەوە هەبوو بێ کە ئەمیشە حرامە یاخود پارەکەی حەڵاڵ نێنەت کرد بێ کە لە کاتێکا پارێکی باش بەدەستێک لە ڕێویشەوە هیچ کاتێک هەبووە؟ حەز ناکەم باسی کەم. بەڵێ
ئاش هەیە 10 دەفتەر دۆلارم دەی تێ نایکەم سۆم بەخوا پارەم پێدراوە بە خەیاڵیەوەش پارەکرد نایکەم بۆچی نایک حرامە نایکەم هیچ ئاشێ ناکەم بۆ خوا نەبێ هەر ئاشێک نەکرێ بۆ خوا من نایکەم بزانم بۆ یعنی هەرێ هەر شتێککە بێ بکەی بۆ خوا بێ ئێمەش ئەوێ ئەوە لەوەیان زۆر ئاگدار بێ تەنها لەبەرەوەی حرام نەبێ و حەڵال بێ بە حەڵالی پێک بەڵێ ئەوە شەرتێکە لە شەرتەکان بەڵێ حتا قەسابەکانم هەمویان نۆژەکەن ئەمە سلسلەیە ئیتر بەس یعنی مبالغەیە ناتوانم من شروعی خەڵک هەڵگرم نانی حەڵال ئاسوودەی تێ بەخشی کاک سۆران زۆر و زۆرش ئاسوودە لەبەرەوەی حەڵاڵە زۆرش هیلاکی بەڕاستی هیلاکی سە من لە بەیانیەوە بەخوا وەستاوم دەقەیە ئەوە تا خۆت وەزعکارین بەس معنەواتم بەس پێوارانستەوە لەگەڵ ماڵ و ناڵنانی حەڵالە خۆی و بەرهەما خۆی من لێمە ئێستاڕم ئاشتێکم بۆ خەڵک بەس گلەیەک مێرە خەڵک نایلن لە فێ بکەم بیخۆم بانگی داوە عەجەلە لە باتی بلێ کاکسۆراوە خورمایەک و ئاوێک ئەلێ عەجەلە هێنوش بە ڕۆژۆمە کتەوە حەزەکەم گڵاسی ئاو بخۆم بەس من دڵی ناشکێنم واللهی جار وایە 10 دقە دوای بانگەیشکێنم ئەلم با دڵی ناشکێنم هەتا شاگردەکانم ئەحمەد تۆزێ لە وسنە دەمچای حسەکەم تێکە چێت ئەلەم قەینا سەبر کە ئەحمەد قبولی قوربانی کرد